زۆر درۆیە کاڵێت هەر کەسێک زلێشی دیای ناکە تریشی بەر ناوم بە محمد حەمە کەریمە دانی پیانم کە خیانەتم لە مریەم کرد حەزەکەم ناو لەسەر هەموو شاخە بەرزەکانی کوردستان بنووسم بە گەورەی کوشتنی ژنان لە وڵاتی ئێمەیان ڕۆژ بە ڕۆژ لەو کشانە لا تۆ دوام نەکەوی تۆ سەرخۆشی مەقتە دێنشتە تۆ لە ماڵێ ماویتەوە لە کامێرەکانی ساودێریە دەرکەوتووە کە چۆن بە خادرمەکانەیەتە خوارەوە ڕان ڕوومادانە ساغ بێتەوە بەسەرتا لە 6 ساڵ کەمتری پیانانە ژیانم پیاوی بێشەرەفی وەکو تۆم نەبینی دەستقادی تو چوی قمارکێت و ماڵ و ماڵە خۆداوە عاشق چ پێویستێکی بە شەرەفە حافیز برادری مناڵی فیلمی ئالوودە وا بڕیارە ڕۆژی سێنزەیدا لەسەر شاشەکانی سینەما نمایش بکرێت گفتوگۆکەم لەگەڵ یەکێک لە ئاکتەرانی نێو فیلمەکەویش خاتوو وانیا سالارە وانیاگەن سڵاو لێبێت سڵاو لە تۆش تۆ چۆن باشم سپاس دەکەم لە ڕۆڵی شیراز هاتووتە دەرەوەیان جارە هاتوومەتە دەرەوە دەمێکە بەڵێ زۆر خۆشحاڵم لەگەڵمانی زۆر سپاس منیش زۆر خۆشحاڵم زۆر بەخێر بین وانیا هەر کاتێک کە بەبوون دەرهێنەرێک پێشنیاری ڕۆڵێک بۆ ئەکتەر زۆر جار هەیە زۆر لە کەساتی خۆیەوە دوورە جەپێن پێشە باسێک لە کارکتەری شیراز بکەین بزانین چۆن بووە چۆن بۆ ڕۆڵە بە تۆ برا کارکتەری شیراز سەرەتا زۆر لە خۆمەوە دوورە هیچ لەگەڵ ڤانیایە نزیک نییە و بۆ ئەو کارکتەرە و هەم بۆ فیلمەکە کاک سیروان پەیوەندی پێوە کردم دەرهێنەری فیلمەکە ڕۆشتمە لای چوومە ئۆفیس سیناریۆکەی یامێ خوێندمەوە زۆر بەدڵم بوو و بە تایبەتیش لەبەر هاتری کاک سیروان زۆر پێم خۆش بوو ئیشەکە بکەم بە خۆشحاڵیەوە کارکتەرەکەم قبول کرد فیلمەکەم قبول کرد کارەکەم کرد کارکتەری شیرازیش کارکتەرێکی بزێوە جەریئە عەجوولە لە هەمان کاتا زۆریش بەهێزە هیوادارم بینەران بێنە سینەماکان فیلمەکەش ببینن ئەو کاتە خۆیان لە تەواوی کارکتەرەکە تێیەکەن وانیا گەر باسێک لە سپۆنسەری کارەکە بکەین دیارە ئەمێکێکە لە هەوڵە باشەکانی دەستگای میدیایی کورسات کە سپۆنسەری کارێکی کردووە و زۆر کات باس لەوە ئاکرێت کە دەستگیرۆیی زۆر کەمە بەتایبەت بۆ کاری سینەما ئەمە چۆن نەبینیت پرۆدیوسەرمان زۆر کەمە زۆر بەکەمی پارە سەرفەکرێ بۆی کە فیلمێک بەرهەم بهێنرێت خۆشحاڵم بەوەی کە کەناڵی کورسات هەستاوە بە بەرهەمهێنانی ئەم کارە هیوادارم ئەمە کۆتاییشی نەبێت ساڵی بعد یەک دوو بەرهەمی ئاوا بەرهەم بهێنێت و کۆمپانیای گڵۆبیش هەم کاک چەکدار کاک سەرەڵدان دەستخۆشیان لێ یەکەم هیوادارم هەمویان پێکەوە ساڵانە چەندین فیلمی زۆر باش بەرهەم بهێنێت دەگەر باسێک لە کاتی پرۆڤە بکەین کاتی پرۆڤە چۆن بوو و چۆن دەستێک کرد بە ڕۆڵگەڕان بۆ کەساتی شیراز بە خۆشحاڵیەوە ئێمە ماوەیەکی زۆر باش خەریکی پرۆڤەکردن بووین بۆ ئیشەکە کە ئەمە شوای کرد لە کاتی شوتینە زۆر ماندوو نەبین لەبەرەوەی ئامادەکارێکی زۆر باشمان کردبوو بە تایبەت بۆ بەرجەستەکردنی کارکتەرەکان سەرەتا هەموو ئەکتەرەکان پێکەوە لەگەڵ دەرهێنەر سیناریۆکەمان ئەخوێندەوە دواتر لەسەر شێوازی کارکتەرەکان کە چۆن بەرجەستە بکرێت پێویستە چۆن بێت لەسەری ڕێکەوتین کەوتینە پرۆڤەکردن ماوەیەکی زۆر تقریباً وەزام 2 مانگێک ئەبوو دواتر چوینە شوتینەوە پرۆڤەکردنەکە بۆ ئێمە زۆر زۆر باش بوو باشە ئەم فیلمە بێگومانێکی کە بێت لە فیلمە هەرە تایبەتەکان چونکە هەم چیرۆکەکەی ڕاستەقینەیە و هەموو ئاماژەم پێ کرد لە چاپێکەوتنێکی تێوی شاوتم کە ستافەکە هەمووی کوردن وەکو ئەکتەرێکی بە بڵێم لاو
ئەمە تا چەندێ خۆشحاڵی بوو بۆ تۆش کە تەواوی ستافەکە هەموو کوردن و لێکتێ گەیشتن ئاسانترە و کارکردن لەگەڵیان لەوانەیە زۆر تایبەتمەندی زیاتر بێ. ستافەکە ئەگەر هەمووی کورد بێ زۆر خۆشترە، ئاسانترە ئیشکردنەکە. من هەم لەگەڵ ستافی خۆمان کوردی هەم لەگەڵ بیانی شاکارم کردووە، بەڵامۆنی لەگەڵ کوردەکەی خۆمانە مرتاح بووم، لەگەڵ بیانیەکە زۆر مرتاح نەبووم، بۆی هەنێک لە یەکتێ نەگەیشتنەوە. بەڵام ستافێکی زۆر باشن، پێویستە هەموو تاکێکمان شانازی بە و کەسانەوە بکەن کە لەم فیلمەیە کاریان کردووە لە بەرەی زۆر باشن، زۆر بەهێزن، زۆر بەتوانن. هیوادارم کەسانی وەکو ئەمان نمونەیان زۆر بێت، زیاتر بێنە ناو ئیش و کارەکەوە و سوپاسی یەکە بە یەکەیانەکەم، دەستی ماندوو بوونیان نەدووشم. فیلمی ئالوودا بۆ ڤانیا چ جیاوازی کە بوو لەگەڵ کارەکانی پێشووتریا کە ئەمە دواکارێتی؟ فیلمی ئالوودا لە ڕووی کارکتەری شیرازەوە بۆ من جیاوازی هەبوو. ڕاستە سێ کارم هەیە، هەر یەکیان کارکتەری جیاوازە، چونکە حەزم بە تاقیکردنەوەی کارکتەری جیاوازە، حەز ناکەم لەسەر یەک کارکتەر بمێنم تا کۆتایی. حەزەکەم زۆربەی کارکتەرەکان بەرجەستە بکەم، بەڵام شیراز زۆر جیاوازە لە کارەکانی ترم. حەز ناکەم زۆر سپۆیلی کارکتەرەکە بکەم، بەڵام لە کاتی بینینی فیلمەکە دەرئەکەوێت بۆچی جیاوازە. لە ئێستا یاخۆ بڵێم لە دوا کارەکە فیلمی ئالوودا بێ و لایەندێکی زۆر نزیک شابینەرانی بینن، کچان ژنان چۆنە بینیت لە نێو سینەمای کوردیە؟ سینەمای کوردی هونەر بەگشتی و سینەمای کوردیش بە تایبەتی هێشتا زۆری ماوە بۆ ئافرەتان، بۆ خانمان. پێویستمان بە خانمی زۆر زیاترە. من زۆر حەزەکەم خانمان بێنە ناو سینەماوە کار بکەن. دڵنیام خانمی زۆر باشمان هەیە، توانایەکی زۆر باشیان هەیە، لە من لەو زۆر باشتر بن، زۆر بەتواناتر بن، بەڵام ڕەنگە بەهۆی کۆمەڵگەوە خێزانەکانیانەوە یان چەند شتێکی تایبەت نەتوانن بێن ڕێگر بێ لە بەردەمیانە. بەڵام پێم خۆشەوە ڕۆژێک بگەینە ئاستێک کە خانمانمان لە پیاوان زیاتر بێت. باشەکەوایە بڵێم لە نێو فیلمەکەیە بەشێک لە ئەکتەرە هەرە دیارەکان کە ساڵانێکی زۆرە لە نێو سینەمای کوردی کارەکەن و هونەرمەندن و هەندێکی تریش لەوانەیە چانسێکی باش بێت لە ئێستاە پێکەوە ئەم کۆبوونەوەیە. ئەم کارکردنەی یاخود ئەم هێنانە ناوەی بەشێک لە ئەکتەرانی بە ئەزمون و بەشێک لە ئەکتەرانی نوێ کە لاکسیروان کاری تیا کردو، ئەمە چۆن نەبینی؟ ئەم شێوازە زۆر باشە، لەبەرەوەی تۆ ئەتوانی ئەزمون لە یەکتر وەربگری، ئەحساسی زۆر باشتر لەگەڵ یەکترە ئەگۆڕنەوە. مەرج نییە ئەگەر ئەوەی کە زۆر زیاتر لە ناو کارەکەیە بوو بێت و ئەوەی کەمتر لە ناو کارەکەیە بوو بێت. ئەم هەندێک جار ڕاستە پێچەوانەیە، بەڵام دوو کەس کە لە یەک ئەدرێن گرنگە خۆیان بناسن، چۆن نواندن لەگەڵ یەکتر ئەکەن، ئەحساسیانەوە بە یەکتری زۆر گرنگە. من خۆشبەختانە ئەمەم لەناو ئەم ئیشەیە بینی، دڵخۆشم کە لەگەڵ ئەو هەموو ئەکتەرە باشە، ئەو هەموو ئەکتەرە بەتوانایە کارم کردووە. باشەوانە بینەری کورد چۆنە بینیت بۆ بەدەمەوە هاتنی سێکردنی فیلمەکان لە سینەما، چونکە ئێستا بە خۆشحاڵی و بینین کە هۆشیارێکی زۆر باش هەیە و ئەبینین کاتێک کە دوو کەس بڕیارەیەن بچن بۆ کوێ هەندێک کات هەیە لە پێشنیارەکانیان نا سینەمایە، وانە ئەمە چۆنە بینی و بۆ فیلمی ئالوودەش بە تایبەت چۆنە بینی؟ بەڕێی من لە چاو جارانە باشە، بەڵام هێشتا ئەو باشە نییە. پێویستە زۆر زیاتر بەرەو پێش بڕوات لە ڕووی بینەرەوە و پێویستە بینەر بێتە ناو سینەماکان، چونکە سینەما ئەبێ بکەین بەوەی کە وەکو وانەیەک سەیری بکەین، یاخود دراما وەکو وانەیەک سەیری بکەین، وانەیەک لەو فیلمە وەربگرین. بەڵام کێشەی بینەری ئێمە ئەوەیە تەنیا یەت بۆ سیرکردنەکە، نایەت وانەی لێ وەربگرێ. ئێستا فیلمی ئالوودە ئەگەر تۆیەکی بینەرکەیت بۆ پەڕی دڵ و ڕۆح و مێشکەوە بیت مەبەستت بێ
وانەیەک لەو فیلمە وەربگری بەجددی وانەیەکی زۆر باشت پێ بەخشێ بۆ ژیانت. باشە چیرۆکی فیلمەکانی ئێمە ئەکرێت هۆکاری ڕاکێشانی بینەر بن بۆ نێو هۆڵەکانی سینەمایە خۆت بەشێک لە ئەکتەرەکان هۆکارن بۆ هاتنە ناوەوەی بڵێن بینەر. من ئەم شتە بە شێوازێکڵێم بەداخەوە لەبەر ئەکتەریان زیاتر لەبەر چیرۆکنان خۆی ئەگەر حقیقت وەربگرین ئەبێ لەبەر چیرۆک بێ تۆ ئەبێ سەرەتا چیرۆکێکی زۆر زۆر باشت هەبێ اینجا ئەکتەری باش هەردووکیان تەواوکەری یەکترن بۆیە بێ پێویستمان بۆەیە کە بینەرمان زۆر زۆر هۆشیار بێتەوە ئەمەش لە ڕێگەی هەر تاکێک لە ئێمەوە کە کارێکی هونەری ئەەکەین ئێمە پێویستە ئەو هۆشیاریە بینە خەڵک و بینەر. دیارە فیلمی ئالوودا چیرۆکەکەی ڕاستیە بینەر کێت یاخۆ ئەگەر بڵێن وانیا خۆی ئەگەر وەکو بینەرێک بچێتنێ هۆڵەکانی سینەما چی لێوە فێرە بێ؟ ئەزمونێکی زۆر باشە بێت فێرە بم چۆن مامەڵە لەگەڵ کەسانی چواردەورم بکەم ئەگەر ئایا شتێکی وە هاتە سەر ڕێگەی من بیر بکەمەوە کە من فیلمێکم بینیوە ئایا من بیکەم ئەم شتە یاخود نیکەم ئەگەر بیکەم ئەبێ بیرێک لەوە بکەمەوە ڕەنگە بە هەمان حاڵەتا بڕۆم کێشە بێت یان خۆشی بێت بۆیە با وەکووانەیەک بیبینی لەوانەیە هەندێک لە بینەرەکانمان بڵێن لەوانەیە بەس گەنجان بیانەوێت یاخود پێویست بێ لە سەریانم فیلمە ببینن ئەم بۆ چوونە ڕاستە بێت یاخود هەموو خێزانێک ئەبێن فیلمە ببینن نا هەموو خێزانێک هەموو تەمەنێک هەردوو ڕەگەز بۆ هەموو جۆرەکانە بێت. زۆر باشە وانەگەان زۆر زۆر خۆشحاڵ بووم شتێکت ما بێت لە کۆتاییە بۆ بینەرەکانمان فەرموو. زۆر سپاس دەکەم هیوادارم زۆر سپاس هیوادارم بۆ فیلمی ئالوودا بینەران بێنە لە هەموو شارەکانی کوردستانەوە بێنە سینەماکانی کوردستان بۆ بینینی فیلمەکە و نەکتەنیا ئەمە بۆ بینینی تەواوی فیلمەکانی کوردی کە دروستە بن سەپۆرتی هونەرمەندان بکەن بەوەی کە تۆی سەیری فیلمێکەکەی ئەمە سەپۆرتێکی زۆر گرنگە بۆ هونەرمەندان کە توانن بەردەوام بن لە دروستکردنی کاری باش و زۆر خۆشحاڵ بووم کە لەگەڵ بەڕێستانە بووم سەرکەوتنتان بۆ خوازم زۆر سپاس. زای لە ئێستاەوە بیرۆکێ زۆر درۆیە کاڵێت هەر کەسێک زلێشی دیای ناکەتریشی بێت ناوم بە محمد حەمە کەریمە دانی پیانم کە خیانەتم لە مریەم کرد حەزەکەم ناوە لەسەر هەموو شاخە بەرزەکانی کوردستان بنووسم بە گەورەی کوشتنی ژنان لە وڵاتی ئێمەیان ڕۆژ بە ڕۆژ لەو پیشانە لا تۆ دوام نەکەوی تۆ سەرخۆشی مەقتە دێنشتە تۆ لە ماڵێ ماویتەوە لە کامێرەکانی ساودێریە دەرکەوتووە کە چۆن بە خادرمەکانی تەخوارەوە ڕان ڕوومادانە ساڵ بێتەوە بەسەرتا لە 6 ساڵ تەمبری گیانانێ ژیانم پیاوی بێشەرەفی وەکو تۆم نەبینی دەستقادی تو چووی قومارکێت و ماڵە ناڵە خۆ عاشق چ پێویستێکی بەشەرەفە حافیز